آیا درسته اما و تاسوعا و عاشورا بە ڕۆژوو بیم بەینەتی قەرزی ڕەمەزان قەرزی لە ڕەمەزانی لەسەریانە جا درسته هەر بە یەکی نیەت تاسوعا و عاشوراش بگیرێت بە قەرزی ڕەمەزانیش خۆی گەورە پەداش خێر داتەوە طبعا ئینسان مەسئلەی واجب لە هەر کاتێکدا کە بە ڕۆژوو بی دروستە ئینسان ئایا عەرەفە بێت ئایا تاسوعا و عاشوڕا بێت هەر ڕۆژێکی دیکە بێت تێدا دروستە واجبەکە بەڵێ بە ڕۆژوو بن ئایەوە بەر هەردووشیان دەکەی ئومێدەوارم ئینشاءڵڵا هەم قەرزەکەیان لەسەر لا بچێت و هەمیش بە هەمان شێوە ئەجری سونەتەکەشیان بۆ بنووسرێت چونکە ڕۆژەکە مبارەکە تۆ بە ئومێدیەوەی کە قەرزەکەش دەگری و واجبیش ئەولاترە لە سونەت بێگومان بەڵام ئایا دەکرێت کەسەکە بڵێ من ڕۆژی دیکەشم لە بەردەزایە سونەتەکە بە ڕۆژوو بم یان واجبەکە ئەگەر کەسەکە لە خۆی ڕاببینێت بتوانێت بڵێ من ڕۆژەکانی ترش دەتوانم بە ڕۆژوو بم بە ئەو ڕۆژە سونەتەکە بە ڕۆژوو بێت لە شوێنێکی دیکەدا واجبەکە بگرێتەوە بەڵام کەسەکە بڵێ من لەگەڵ هەموو خەڵکی زۆرینە خەڵک بە ڕۆژوو دەبێت بەڵێ دروست ئاساییە ئینشاءڵڵا لەو ڕۆژەشدا بە واجبەکە بە ڕۆژوو بێت قەرزەکە دەداتەوە چونکە قەرز واجبە ئەولاترەکە بیگرێتەوە والله ئاعلم سەما موسەی بەڕێز بارەکەڵڵاو فیکم موسەی بەڕێز کام شێوەی چاکترە بۆ ڕۆژەگرتنی عاشورا و تاسوعا دەڵێت ئایا ڕۆژی نوان بە تەنها بگیرین عەفوان ڕۆژی نوام و دەیام بە یەکیاوە بگیرین یان تەنها ڕۆژی دەیام بگیرین یانیش نوام و دەهەم و یازدەهەم هەرتێکیانی بگیرین وەڵامەکە بەو شێوازە دەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عاشورا خۆی بە ڕۆژوو بووە و بۆ مخالەفەی یەهودیەکان نەسرانیەکان یەهودیەکان تایبەت وتی ئەگەر بمێنم بۆ ساڵی داهاتوو ئەوە بە هەمان شێوە تاسوعاش بە ڕۆژوو دەبم بەڵام خۆی گەورە دیارە ئەجەل و تەمەنی دیاری کردووە گەڕایەوە لای پەروەردگار پێڕانەگەی بگاتە ساڵی داهاتوو پێغەمبەر خوا وفاتی کرد کەواتە بۆ نۆ دە ئێمە دەلیلمان هەیە ئەی بۆ یانزەکە لە کاتێدایە احتیاطە ئەگەر کەسێ بڵێ نەوەکو گومان هەبێت ئایا مانجی عەرەبی بە شێوازێکی دقیق ڕۆژەکانی نۆ دە دیارە یان گومانمان هەیە ئایا مانجی عەرەبی پاش پێش بکە ئەگەر کەسێک لەسەر شک و گومانە بە نۆ دە یانزە بە ڕۆژوو بێت بەڵام ئەگەر دەزانێ یەقینە دەستگرتن بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دقیق نۆ دەیە کەواتە ئاساییە ئەگەر کەسێک لە شک و گومانی مانکەدا بوو بە نۆ دە یانزە بە ڕۆژوو بێت ئەو کاتە هیچ گومانی نامێنێت کە بە سەداسەد عاشورا بە ڕۆژوو بوو کە بیشیە موافقی سونەتکە تەواو نۆ دە بە ڕۆژوو بێت ئەوەشی لەسەرە هەروەک چۆن ئێمە بە یەقینی لە یەکی ڕەمەزان بە ڕۆژوو دەبین نابێ ڕۆژێ پێشووتر بە ڕۆژوو بین ئاساییە کە بڕیار درا لیژنبینینی مانگ وتی ئەمڕۆیەکی محەڕەمە و بەیانی دەکاتە نۆ کە دەکات چوارشەمە ئەمساڵ چوارشەمە پێنجشەمە کە دەکاتە نۆ دوو بەیانی پێنجشەمە کە دەکاتە دە تەواو ئاساییە تەنها موافقەی سونەتە کە نۆ دە بە ڕۆژوو بێت ئەی کەسێک یانزەش بە ڕۆژوو بێت هیچ ئیشکالی نەدەتوانێت بە ڕۆژوو بێت ئەوە ئەو کاتەوەی کە گومان نەمێنێت لە خلافی ڕۆژەکە والله ئاعلم موسەی بەڕێز هەر لەسەر ئەم بابەتە و ئەم پرسیارە ئێستا بۆ نمونە چوارشەممە و پێنجشەممە بۆ نمونە کەسێک لەبەر ئیش ناتوانانی چوارشەممە بگرێت ڕۆژی پێنجشەممە دەتوانێت خودبەکەشی بگرێت کە هەر ببێتە مخالفەی یەهود بەڵێ لەبەرەوەی ئێمە دەلیلمان هەیە اتباع دەکات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە ئەو کاتە دەکرێت نۆ بە ڕۆژوو دەبێت یانزەش لەگەڵ بە ڕۆژوو دەبێت لەبەرەوەکو خۆت وتت چوارشەممە ئیشی هەیە بەڵام پێنجشەممە وەکو عاشورا بە ڕۆژوو دەبێت جومعەش وەکو مخالفە بە ڕۆژوو دەبێت ئەو کاتە بەشی ینی دووەمی پرسیارەکەیە بەشی یەکەمی پرسیارەکە تەنها نۆ دە بە ڕۆژوو دەبێت بەشی دووەمی پرسیارەکە نۆ دە و یانزە بە ڕۆژوو دەبێت بەشی سێمی پرسیارەکە چوارشەممە ناتوانێت بەڵام پێنجشەممە و جومعە بە ڕۆژوو دەبێت ینی دە و یانزە بە ڕۆژوو دەبێت ئینشاءالله هەمان ئەجری هەیە بە ئیزنی خوای گەورە پێنجشەممەکە بەتەنەوەش هەر دروستە وانە موسەی بەڕێز پێنجشەممەکە بەتەنهاش ئەگەر کەسێ وتی من ناتوانم دوو ڕۆژ سێ ڕۆژ بە ڕۆژوو بم با پێنجشەممە بەتەنها بە ڕۆژوو بێ ئومێد وایە کە پێنجشەممە دەی عاشورا و هەر ئەو فەرمودەش دەگرێتەوە ئینشاءالله هیچ ئیشکالی نیە بە ئیزنی خوای پەروەردگار
بەڵام ئەوەی کە نیەتی هەیە دەبێت نیەتەکەی واجب بێت ئاگادار بین ئەوەی بەش یەکەمی کە پرسیارەکەت کرد مەتەن واجبەکە بە ڕۆژوو بین با نیەتی واجب بێنێت ومێ دوای انشاءالله سونەتەکەشی لەسەر لا دەچێت هەروەکو چۆن مادام واجبەکە دەگرێت ئەوەیان سونەتەکەش لا دەچێت هەروەکو چۆن لە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە جاری وایە دەکەوێتە 14 و 15 مانگی عەرەبی 13 و 14 و 15 مانگی عەرەبیەوە ڕۆژە سپیەکانن جەمع دەبێت انشاءالله وشان جەمع دەبێت بإذن الله لا أجر دا جمع دەبێت انشاءالله ڕاست بارك الله فيكم مامۆستای بەڕێز ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم ئەم حەدیثە چۆنە مامۆستای بەڕێز تەنها باسی ڕۆژی عاشورا یان یعنی بە تەواوەتی مانگێکەیە ئەوەیان بارك الله فيك بۆچی نەچوومە سەر نصوصەکان ئاەت و حەدیثەکانم هیچ بەکار نێنا ئەگەر دقت دابێتێ زیاتر مصطلحەکانم يعني لكرديدا جمع بويكا بابا ذكر خوي سبحان الله دريج بو من داولي برنا كم زارج كش بلام فرمودك كيف پیغمبر خاص صلى الله عليه وسلم فرمي افضل الصيام صيام رمضان ياخذ لدواي رمضان يوم صيام عاشوراء بوتي پیغمبر خاص صلى الله عليه وسلم كصحابه اللي دجرون فرمون پیغمبر خاص صلى الله عليه وسلم شون لرمضان دا زور هالبيدا كتك بدواي ليله القدر دا قراو بدوای رمضان دا دەگەڕا و زۆر سوور بوو لەسەر بەڕۆژوو بوون ئاواش بە دوای عاشورادا دەگەڕا دەیفەرموو أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم کەواتە بڵێ لە مانج محرمدا هەروەکو چۆن پێغەمبەری خوا لە مانج رەمەزاندا دەگەڕا بۆ ئەوی بزانە کەی رەمەزانە ئاواش بە دوای محرمدا دەگەڕا کە بزانە کەی محرمە بۆ ئەوی تاسوعا و عاشورا بەڵام عاشورا بەڕۆژوو بووە کەواتە بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێیدا بەڕۆژوو بووە و لەگەڵ ئەوەشدا دەیفەرموو باشترین ڕۆژوو لە دوای ڕەمەزان ڕۆژووی مانجی محەڕەمە بە پەرۆشەوە دەگەڕا بە دوای دیاریکردنی ڕۆژەکەەوە وفەرموو دەکەش کە أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕۆژوو باسی ئەو ڕۆژانەی کردووە کە لە مانجی محەڕەمدایە والله أعلم بارك الله فيكم مامۆستای بەڕێز هەر ئەو حەدیثەی کەتر صيام يوم عاشوراء أحتسب على الله أن يكفر السنة التي قبله بله أما مامۆستای بەڕێز ئەمە تەنها لە ڕۆژی عاشورادا یعنی بەس ئەجری ڕۆژوەکە دیار کراوە یان هەر عەمەلێکی تر بکە یعنی خێرەکەی زیاترە وەکو بڵێن لە بابەتەکەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ صيام يوم عاشوراء کەواتە تحدیدی ڕۆژوو وەکو ڕۆژوو کراوە بەڵام ئەی کردەوەکردن تێیدا بەڵێ کردەوەکردنیش هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم کەواتە باشترین ڕۆژەکان لەوێدان کەواتە کردەوەکان لەو ڕۆژانەدا باشترینن هەروەکو چۆن لە عەرەفەدا باشترینن بە هەمان شێوە لە عاشوراشدا کردەوە باشترینە بەڵام باشترین کردەوە تێیدا ڕۆژووە یعنی لەوێدا تحدیدی چ کراوە صيام يوم عاشوراء لە سەرەتای حەدیثەکە دەفەرمێ صيام يوم عاشوراء أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والله أعلم ڕاستە مامۆستای بەڕێز بارك الله فيكم مامۆستای بەڕێز هەندێک کەس لە ڕۆژی عاشورادا وەز لە خۆ ڕازاندنەوە دێنن وەکو چاوڕاشتیان خەنەدان و جل و پوشاکی جوان تەنانەت پیاوانیش جلی ڕەش ئەپوشن ئایا تا چەند ئەمە درستە یعنی وەکو بڵێن دەکەنە تەعزیە لەوانە زیاتر شیعەوە دەکەن جا ئەمە شتێکی درستە تۆش دژداشەکەت لە لای من ڕۆژ دەکەی و کڵاوەکەش درۆژ دەکەێت قەدەری خوا قاتەکەی خۆشم لەگەڵ جەمەدانەکە مەردووشی ڕەشە نا هیچ مناسبەیەک نییە من هەر قەدەری خوا وا ڕێکەوت ئەمڕۆ قات و ینی جەمەدانەکەم ڕەش دەرچوو بەس باشە پشتم سپیە ئەوەی سەلامەتە بۆی تایسکردونێتەوە ماوەسا میران بارەک الله فیک وەکو وتم ئێمە ئەهلی سونە لە بینی نەسار یەهودیەکان و لە بینی شیعە ئێمە ئەهلی سونە نە ئەوەیە چین و ڕۆڕۆ بکەین گریان و لە خۆدان بکەین زنجیرمان لە خۆ بدەین نە ئەوەیان دەکەین وەجل و پۆشاکی ڕەش لەبەر بکەین بە مناسبە ناخێر ئەوەیان نابێت حرامە و شیرنیش نابەخشینەوە وەکو چۆن کە یەهودیەکان لەم ڕۆژەدا شیرنی دەبەخشنەوە دەڵێن موسا ڕزگاری عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێمە دەڵێن موافقەی سونە دەکەین ئەهلی سونە تێیدا بە ڕۆژوو دەبین کەواتە نە هەنجێڕانی ئەو شیرنی بەخشین نەگریان و ڕۆڕۆ و تەرککردنی خۆشی هیچیان دروست نینە والله ئەعلەم
بۆیە ڕۆژێکی ئاسایی بەڕێ دەکەین بەڵام ئێمە عیبادەت دەکەین بە ڕۆژوو دەبین وەکو شکرانەکەی پێغەمبەری موسی عەلەیهی السەلام وەکو بە ڕۆژووبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تێدا بە ڕۆژوو بووە و فەرمانی کرد کە بە ڕۆژوو بن فەرمووی ئەگەر بمێنم ساڵی داهاتوو نۆش بە ڕۆژوو دەبم والله ئاعلم. بله مامۆستای بەڕێز مامۆستای بەڕێز ئەتوانین ڕۆژی عاشورا ئەگەر کەسێک نەیتوانی ڕۆژی عاشورا بە ڕۆژی بێت بەهۆی عوزرێکەوە ئایا قەرەبووی هەیە و دەتوانێت قەزای بکات بۆ ئەوەی فەزلی ئەم ڕۆژە لە دەستی نەچێت؟ لە ڕۆژی عاشورا وەکو ڕۆژەکانی دیکە نییە وەکو واجب نییە لێرەدا هیچ دەلیلێک نەهاتووە من نەمبینیوە دەلیلێک بوتێ ڕۆژی عەرەفە ڕۆژی عاشورا ئەو ڕۆژانەی کە ئاوا ڕۆژی سونەتن بتوانێت قەرەبوو بکرێتەوە بۆ نمونە کەسێک مانگی شەوالی لەدەست چووە بڵێ شەشەکانم نەگرت و ئایا دەتوانم شەشەکان بە ڕۆژوو بم دەڵێن ڕۆژە سونەتەکان کات و تەوقیتەکانیان لە مەوعیدی خۆیاندایە ئەگەر لەو ڕۆژەدا بۆ کەسێک گونجا ئەوە باشە ئەگەر نەیتوانی مادام نیەتی هەیە ئێستا ئافرەت بە تایبەتی خوشکارمان قەدەری خۆ ئەم ڕۆژە تووشی نەخۆشی ئافرەتان دەبن تووشی سووری مانگانە دەبێت دەڵێن مادام نیەتی هەیە ئەم ڕۆژە بە ڕۆژوو بێ لە ئەجردا ئینشاءالله ئەجرەکەی بۆ نووسراوە قەدەری خوا سەفەری هەیە نیەتی هەبوو ئەگەر لە ماڵ بە ڕۆژوو بێ بەڵام لە سەفەردا ناتوانێت ئەجرەکەی بۆ نووسراوە ئەو کەسێک کە مسافرە کە نەخۆشە ئەو ڕۆژانەی کە پێشتر عیبادەتی چۆن کردووە ئەگەر کەوتە ڕۆژێکی ئاوا مبارەک و نەیتوانی بە ڕۆژوو بێت لەبەر سەفەرەکەی یا لەبەر نەخۆشەکەی ئەجرەکەی بۆ نووسراوە بەبێ ئەوەی کردەوەکەش بکە بەڵام مادام ئەم ڕۆژە عوزری هەبووە تەواو دەڵێن ڕۆژەکەی لەدەست چووە بەڵام ئینشاءالله ئەجرەکەی بۆ نووسراوە بەڵام ئەو کەسێک کە بە ڕۆژوو نییە ئەی دەتوانێت چی بکات دەتوانێت ئەو ڕۆژە سێ چوار ڕۆژەوان بان کاتەوە بۆ ماڵەکەی خۆی مامۆستا میران بەڵێ مامۆستا دەتوانێت دوو کەسێک داوت بکات لە ماڵەکەی خۆی وانە لە کاک ئێوە بە ڕۆژوو من بە ڕۆژنەوە مۆر بە ئازەکانتان بۆ من بێ ئازری خۆیشی و ئازریوانشی کە دێنە ماڵەکەی بەبێ ڕۆژوو بوونوانیە مامۆستای بەڕێز بەبێ ڕۆژوو بوونی جوانە یان ئەو ڕۆژە قوربان بەرێتە مزگەوت ئینشاءالله ئاوی ڕۆژوانام لەم ڕۆژدا بۆ ئێوارەکە ئینشاءالله ئەجرەکەی بۆ دەنووسێ هەر کەسێک نیەتی هەبێ ئەو ڕۆژە بە ڕۆژوو بێ بەڵام نەتوانێت لەبەر عوزرێک ئینشاءالله ئەجری ڕۆژەکەی بۆ نووسراوە بەڵام نەیتوانیوە لەبەر عوزریکە هەی بۆ والله ئەعلەم ئەگەر ساغ بووە ینی نەخۆش ینی تەندروستی تەواو بووە سەخلامی وانە ئێوە دەڵێن سەخلامی تەواو بووە چی بە شتێ مامۆستا عەفوان تۆزێک من چاوم لە پرسیارەکانە گوێم لێ نەبوو دەڵێم ئەگەر کەسێک تەندروستی تەواو بێ ینی سەخلامیەوێ دروست بێ سەخلامیەوی دروست نەبیت ینی ئەگەر دروست بێ مەسم دروستە ئەگەر سەخلامی بێ ینی دروست بێت با بە ڕۆژوو بێ ئەگەر سەخلامیەوە دروست نەبێت ئاسایی ینی تەندروستی باش نەبێ بە ڕۆژوو نابێت بەڵام ئینشاءالله ئەجرەکەی بۆ نووسراوە ڕاستە مامۆستا بارك الله فيكم مامۆستای بەڕێز دەفەرمێت السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا خوای گەورە پاداشی بەخێر تام داتەوە ئەگەر یەکێک لە دراوسەکانمان لە ڕۆژی عاشورا خواردنێکی تایبەتی بۆمان هێنا وەری بگرین یانە چی بکەین ئاخر بە بۆنەی چیەوە مامۆستای بەڕێز وەکو بڵین وەکو مەولود یان ئاها لەم ڕۆژانە هەندێک کەس شیرینی دەبەخشن یان خواردن ئەدەن ئینسان وەربگرێت یانە بەبوونەی عاشورا مەسەلەن وەکو بابەتی مەولودی لێ دێتەوە تقریبا مەوزوعەکە ئێمە دەڵێن مادام ئاهەنگ نەجێڕین خۆ ئەوەی کە ئاهەنگ دەجێڕێ نەسڕانیەکە جوولەکەیە وانە یەهودیەکانن ئەوان ئاهەنگ دەجێڕن ئەوان شیرینی دەبەخشن ئێمە نابێ وەکو ئەوان بکەین خالف اليهود والمجوس کەواتە شیرنی باشین و ئاهەنگ جێڕان ئەوە موافقەی ئەوان دەکە ئێمە نابێ موافقی ئەوان بین دەبێ مخالفەی ئەوان بکەین کەواتە نەخواردن دروست دەکەین و دەبەخشین نەوەریشی دەگرین وەشین و ڕۆڕۆ گریانیشمان نابێت